قەل و قازمان لێرا بەخێوە کرێوانەمان سوتاوە هەنگمان هەبوو هەنگەکانمان سوتاوە. ئێرە شاخی نەوشاخانە لە پشت قەزای پێنجوێنەوە کەمێک لەمەوە بەر یا چەند کاژمێرێک لەمەوە بەر ئاگرێکی بەهێز کەوتەوە دوو کەس ویستیانە چالێنێن بەڵام ئاگرەکە لە کۆنتترۆل دەرچووە. ئێرە زیاتر ناوچێکی کشتتوکاڵی هەرچەنە شاخیشە ئەو هاوڵاتیان لێرن ڕز و باخیانەیە و بەشێکیشیان زەوی کشتتوکاڵیان هەیە دوای ئاگرەکە لە کۆنتترۆل دەرچووە. ئێستا ئەو بەشەی کە مینیتیانی کۆنتترۆل کراوە بەڵام بەشێکی کە چۆتە بەشی سەرەوەی شاخەکە ئەوە لە کۆنتترۆل دەرچوو و منەمەوێ بۆ قسەی زیاتر بسمەلای بەڕێز مقەدەم سەردار بەڕێوەبەری پۆلیسی دارستانی پێنجوێن کاک سەردار سڵاو لێبێت هۆکاری ئاگرەکەمان پێ بڵێ و چەند دۆنم سوتاوە و چەندی کۆنتترۆل کراوە. زۆر سپاس. وەڵا هۆکاری ئاگرەکە دوو هاوڵاتی بوون بۆ کاری کشتتوکاڵی لێرا بوون شایان هێناوێت ئاگرەکە دەستیان دەرچووە کۆنتترۆل نەکراوە. ئاگرەکە بەڕاستی زیاد لە 500 دۆنمی پشوپاوانی ئەمەتیقی سووتانەوە و تیمەکانی ئێمە تای سەبەردەوامن لەگەڵ بەرگری شارستانی هاوڵاتیان و تەواوی قەزاکە هاتوونت بۆ ئەوەی بۆ هاوکاری پۆلیس و دوو هاوڵاتیەکەش ڕوبەڕووی دادوەر کراونەوە دادوەر بەندی کردوون لە بەشی پۆلیسی دارستان. باشە کاک سەردار زەرور زیانەکان کە بر هاوڵاتیان کەوتووە لێرە چییە؟ وەڵای زۆر دیاردەی کشتتوکاڵی ئەم کێڵگانە زۆر تایەتی بە تایبەتی سۆندە و مۆنیدە و حتا لە باڵندەی قاز و قەل و مریشکوانی سوتاون و دارێکی سروشتی و ئەوانە زۆر سوتاوە بەڕاستەکەی و داری دەستکردی شانتیایە لێرە بۆ هاوڵاتیان خۆیان کردویانە ئەو باخانی سوتاون. بەڵێ دەست خۆش بە کاک سەردار. منەمەوێت لێرە هاوڵاتیەک بدوێنم کە ئەو زەرەری بەرکەوتووە ئەو باسی لەوە کرد کە باخەکەی سوتا و هەنگیش سوتاوە لە باخەکە. سڵاو لێبێت. سڵاوتان لێبێ بەخێر. لە زەرور زیانەکان بەر تۆ کەوتووە چی بووە؟ وەڵایی ئەشیای زەراعیەکانم هەمووی سوتاوە بۆری مۆلیدەکانم قەل و قازمان لێرا بەخێوە کرێوانەمان سوتاوە هەنگمان هەبوو هەنگەکانمان سوتاوە. کێ ئاگاداریکردنەوە لەم ئاگرە چۆن کۆنتترۆلتان کرد؟ وەڵایی کاتی ئاگاداریان کردین یعنی لە دەست دەرچوو بۆ نییە بڵێ بتوانین کۆنتترۆلیکەین. ئێستا تۆ بە تەواوەتی چی سوتاوە کە ئیتر نەتوانین بەکار بەروبووم و میوەدارەکانەوەی گوێزە هەرمێیە سێوە قەیسیە هەمووی ئەو میوان ئەوەی بەرەمی بێ هەمووی سوتاوە. ئیترەوەشی کەماوە ئەوە تێبینی خۆمان دەرچوین و دەستی ئەوش خۆش بێ و سپاسان بکاتەوە. بەڵێ من پێشترش قسەم لەگەڵ بەڕێوەبەری پۆلیسی دارستانی پێنجوێن ناکرد ئەو باسی لەوە کرد کە گرفتێکیان هەیەوان هیچ ئامێرێکیان نییە بۆ ئەوەی لە کاتی ئەم ئاگرانەیە بتوان بێن کۆنتترۆلی بکەن یان بە لە قەدارێک بەگەڵایەکە بەوە کۆنتترۆلەکەن لەبەرەوە بە پێی پێویست ناتوان بێن بەدەم ئەم ئاگرانەوە.